درباره و مشارک و مشارک هری گرنگ چما سروکمار عراق لهمبر برزی کرن یانشی پیشل کرنا دستوری بدنگ دمکی دا دستحالاتن وی که هیا کو سروکمار عراق پارێزەرێ دەستوریە لە عێراقێ لێوە کە پێویست ناتیە دەنگ و ئەفشی داخوازین خەڵکی هەرێما کوردستانیە دەبێژن و سەرروکێک لەوە دەرێ کووردە و بەرزترین ئاستا دەسەڵاتی هەیە دە عێراقیدا لە هەیەنەها بێدەنگە من میوانە کە بەرز دکتۆر ئالەس عەبدوڵڵا چاودێری سیاسی لە ستودیۆت گەلمەدایە دکتۆر خێرات زۆر سپاستان دەکەم دکتۆر ئەمڕۆ یادی هەڵەبجەیە بەم بوونەیەوە پێشەوەی بچینە سەر بابەتەکە دەتەوێت چی بڵێ بالتأكيد أورو 36 سال بصر يادي كيمياء باراني هلبجت دبري هر وقت لبيعنا ما كيسروك مسعود بارزاني أماجي بيكرا ودواي 36 سال عقليتك للعراق بوني هي سرينوي ما في نتوكانو بكاتا كان العراق دا بيرودكا أو ما بيدل كوا العراق لا سيستمي ديكتاتوري تاكروي غوردراوا بو ديكتاتوري تشي هاي أي لرجاي مؤسسة دجبا نتوكانو دجبا السياسة كان العراق دا بكار دهندريت هر بۆنەوە سەر و ڕێز و نەوازش بۆ کەسوکاری شەهیدانی هەڵەبجە ئینشاءالله هەرێمی کوردستان دەکەوێتە سەر ڕێزکە ڕاستکە خۆی دووبارە ناتوانن هێریشی وە دژ بە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان باشە دکتۆر قسەیەک هەیە دەڵێن دوێنێ حکوومەتەکانی عێراق بە کیمیایی خەڵکی هەڵەبجە و کوردستانیان جینوساید و ئەنفالیان دەکرد ئەم ڕۆژ دەیانەوێتن بە بڕینی قوتی خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکانی تر خەڵکی هەرێمی کوردستان جینوساید بکەن ئەمە ڕاستە بە درێژایی دروستبوونی دەوڵەتی عێراقی بە زۆر ڕێگا چەوسانەوەی نەتەوەی کورد لە چوارچەوەی دەوڵەتی عێراقدا تاقی کراوەتەوە چ لە ڕوە سیاسەکەی چ لە ڕوە ئابوووریەکەی چ بە بەکارهێنانی چەک و ئەو چەکانێکەوە لەسەر ئاسینە و دەوڵەتیش بە محەڕەم هەژمارەکرێن ئەوڕۆ عێراق لە چوارچەوەیەک و بە ئەجندایەکی دەرەچیش دێن شەڕی یاسا لە ڕێگای دادگای فیدراڵی دژ بە هەرێمی کوردستان دەکەن بۆیە پێویستە هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو شەڕانەوە بتوانێت لێژنەیەکی پرۆفشنال لە کەسانی شارەزا پێک بهێنێت بە هەرچینە بێ بتوانین لە حاڵی ئێستادا ئەو کیانێکەوەکو هەرێمی کوردستانە لە چوارچێوەی ئەو دەوڵەتی عێراقدا بمێنەوە نێڵین لە یاسا ببێ بە چەکێک دژ بەنەوتەوەکەمان بەکاربێنن دڵنییا بە درێژایی مێژوو هەموو ڕێگاکان تاقی کراوەتەوە چەکی ئەو چەکەیکەوە ئەساس لە ڕێگای دادگای فیدراڵیش بە هەرێمی کوردستان بەکاردێنرێت لە ئایندەدا سەرکەوتو نابێت ئەتوانین بڵین ماوە کورتە بۆچی سەرۆککۆماری عێراق بێدەنگە لە بەرامبەر ئەو پێشەلکردنەکانی دادگای فیدراڵی بەرامبەر بە دەستور دەیکاتن خۆی دروستبوونی عێراقی دوای ساڵی 2023 لە جێر تایتڵی کۆماری فیدراڵی عێراقە ئەو کۆمارە بەپێی دەستور لەسەر بنەمای جیاکاری دەسەڵاتەکانە کە دەسەڵاتی دادوەریمان هەیە دەسەڵاتی یاسادانانمان هەیە کە حکوومەتە کە پەرلەمانە دەسەڵاتی جێبەجێکردنیشمان هەیە کە حکوومەتە لێرەدا ئەو دەستورە کۆمەڵی دەسەڵاتی داوە بە کەسێکی تر کە سەرۆکی ئەو وڵاتەیە لە چوارچێوەی ئەو دەوڵەتە داست کە پێڵن سەرۆک کۆمار ئەبێ لە حاڵەتێکدا ئەگەر ئەو سێ دەسەڵاتی کەوا لەناو عێراقدا هەیە دادوەری یاسادانان جێبەجێکردن تەجاوزی سەر سوڵتەکانی یەکتری کرد ئەو سەرۆک کۆمارە بێ بە حکمی ئەو بە پارێزەری دەستور هەژمارەکرێ بە پشتبەستن بە مادەی 67 و بڕگە حەفتەی مادەی 73 دەستوری عێراقیش بە پارێزەری دەستور هەژمارەکری هەروەک لە دیبازەکەشدا ئاماژەی پێکراوە پاراستنی ئەو دەستورش یەک پارچەی خاچی عێراق زامن دەکا پشتنەبەستن بەو دەستورە یەک پارچەی خاچی عێراق کاتەوە مەترسیەوە بەڵام جێگای سەیرە هاتاوەکو ئێستاوانەیە یەک لە دوای یەکی سەرۆک کۆماری عێراق بوونە بۆ جێگەی سەیرە دکتۆر لە کاتێکدا خۆ سەرۆک کۆمار کوردە و لە پشتی هەرێمی کوردستانە ئەمە بابەتێکی نەتەوەیە نیشتیمانیە ئەمە شتێکە کە باس لە مەترسی لەسەر قەوارەی سیاسی هەرێمی کوردستان دەکرێتە پەیوەندی بە حەزبی کوولانێکەوە نییە بەتاکید ئێمە دەبێت زۆر واقع بینانە قسە لەسەر ئەو بابەتە بکەین زۆر جاریش باسمان کردێسش باسی دەکەینەوە سەدانەوەتی و سکاڵانێ لە دادگای فیدراڵیش بە هەرێمی کوردستان جوولێنراوە لەلایەن خودی کردەوە بۆ کەواتە سەرۆک کۆماریش بەشێکە لەو سیراع سیاسی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عێراقیش هەیە ئەجندای حیزبەکەی پێش ئەجندای نەتەوەکەی بەڵێ ئەجندای حیزبەکەی پێش ئەجندای نەتەوەکەی خستووە ئەوە کێشەیە ئەبێ لە ئایندەدا بیرەوە بکرێتەوە کەسانێک لە دەرەوەی چوارچەوەی حیزبەکان لەسەر ئاستی عێراقدا کارکتەری سیاسی بن هەمیشە عێراق سوودی لە کارکتەری سیاسی هەرێمی کوردستان وەرگرتووە بۆ بەرەو پێشبردنی عێراق بەڵام ئەو کارکتەرە سیاسیانە نەیانتوانیوە خزمەت بە نەتەوەی کورد و بە هەرێمی کوردستان بکەن بەهۆی ئەو پۆستێکەوە لە عێراق هەیەە زۆر باشە کەواتە
چارەسەر چییە بۆ ئەوەی ڕێگیری لەو پیشیلکردنەی دەستور بگیرێتن؟ ئەبێ هەرمی کوردستان بە یەک دەست و بە یەک ڕنگ هەوڵ بدا ئەو بۆمبانێکەوە لەسەر ڕێچکەی هەرمی کوردستاندا ئەندرێ پوچەم بکرێتەوە بەڕاستی یەک دەنگبوونی لایەنە سیاسەکان لەسەر ئاستی عێراقدا زۆر گرنگە کە بەداخەوە تا ئێستا نەمان دیوە ئەو یەکبوونە لە ئەگەری بەردەوامبووری فشارەکانی دادگای فیدراڵی بوون و نەبوونی کورد لە بەغدا وەک یەک دەمێنێ بۆیە من زۆر جار ئاماژەم بەوە داوە ئەبێ کارتی فشاری کشانەوە لە دەسەڵاتی سیاسی عێراقی بەرامبەر بە عێراق بەکاربهێنرێت لە ئەگەری بەردەوامبوونیان لەسەر ئەو شانەوە بە چارەسەر دەزانن بەڵێ گە ببیرمان بێ کاتێک کە راپەڕینەکە کرا لە ساڵی 1991 هیچ کۆدەنجێک لەسەر راپەڕینەکەی هەرمی کوردستان نەبوو بەڵام کە خەڵکی کوردستان هەموو پێکەوە کۆڕەویان ئەنجامدا کۆچمان کرد و کەتینە قەیرانێکەوە کۆمەلگای نێودەوڵەتی هاتە سەرخەت و هێڵی 36یان بۆ ئێمە دانەکە پاراستنی بەشێ لە شارەکانی هەرمی کوردستان بوو ئەومان پێ دڵێ شەر نییە هەندێک لە هەموو جار لە کاتی سەرکەوتنەکانت تۆڕای جیهانی بجوولێنی هەندێک جار لە دروستکردنی قەیران ئێمە شتێکمان هەیە لە یاسای دەوڵەتی پێ دەڵێن ئیدارەت الئەزەمات و ئیدارەت بالئەزەمات تۆ دەبێ کەماتل ئەو کێشەت بۆ دروست دەکات تۆش دەبێت کێشە لە ناو دەسەڵاتی سیاسی و تەشریعی عێراق دروست بکەوە بۆ ئەوەی وا لەوان بکەین بێنە سەمێزی گفتوگۆ و دان بە مافەکانت دابنێن لە چوارچێوەی ئەو دەستورەی کەوا باس کراوە بۆیە کارتی فشاری کشانەوە من بە کارتێکی زۆر ئیجابی زانم ئەگەر هەموو لایەنە سیاسەکانیش ئەبێ دوا کار بێ دائیمەن کە ڕێچکەی دیبلۆماسی و مێزی گفتوگۆ و نەگەیشتن بە ئەنجام لەسەر مێزی گفتوگۆ ئەبێ بەڵێ تۆ کارتی فشارت هەبێ بەرامبەر بە دەسەڵاتی سیاسی عێراق کەم بەڕای من کاتی هاتووە هەرێمی کوردستان بیر لە کشانەوە لە پرۆسی سیاسی عێراق بکە زۆر باشە کەواتە سەرۆککۆماری عێراق ئەو دەستهەڵاتە هەیە کە بتوانێت ڕێگیری لەم جۆرە بابەتانە بگرێتن پیشێلکردنی دەستور و بڕیارەکانی دادگای من لە بیداتی باسم کرد دروستبوونی دەوڵەتی عێراقی تازە لە ژێر تایتڵی کۆماری فیدراڵی لەسەر بنەمای جیاکاری دەسەڵاتەکانە ئەو دەسەڵاتانش ناتوانن تەداخل لە ئیشوکاری بکەن ئێستا دادگای فیدراڵی لە چوارچەوە یاسایەکەی خۆی دەرچووە کە تەفسیری مادەی یاساییە دەستوریە کە تەفسیری موادی قانونیە هەستاوە ئەو ڕۆچی دەکات پرۆژەشدا ئەنێت و مادەی یاسایی ئەگەر قاوسەکەم بدەیت ئەی ناڵێن سەرۆک کۆمار پارێزەری دەستورە بە تەکید وایە کەواتە چۆن بتوانێت پارێزگاری لەو دەستورەی بکاتن خۆی ئەبێ سەرۆک کۆمار دەسەڵاتێک دابنێ بۆ ئەو زیادەڕۆیانەی کەوا لە چوارچێوەی دەسەڵاتی دادگای فیدراڵی هەیە ئەویش چۆن ئەکرێ بە هەموارکردنەوەی یاسای دادگای فیدراڵی پێویستە یاسای دادگای فیدراڵی کە لە مادەی 93 دەستوری عێراق ئاماژەی پێکرایە لە سەردەمی حکمی بۆڵبریمەر دروست بووە زۆر بە زۆری یاساکانیش پشت بە یاساکانی ڕژێمی کوێشووی عێراق بەستێ بۆیە هەموارکردنەوەی یاسای دادگای فیدراڵی زۆر گرنگە لە حاڵی ئێستادا دەتوانین بۆ ئەوەی لە هەندێک بابەتدا کۆتوبەندی دەسەڵاتەکانی بکەن ناکرێت دادگای فیدراڵی ئەوڕۆ لە عێراقدا شوێنی پەرلەمان بگرێتەوە یاسات بۆ دابنێ شوێنی حکومەتشت بۆ بگرێتەوە بڕیارشت بۆ دەربکە تەنیا دادگای فیدراڵی ئەتوانێت تەفسیری نوسوسی قانونی بکە دوای بیگەڕێنەوە بۆ پەرلەمان داڕشتنێکی بۆ بکەن لە ڕێگای دەنگدان بڕیار لەسەر دکتۆر چەند ڕۆژی ڕابردوو یەکێک لە دادوارە کوردەکان خۆی کشاندە وەکو هەڵوێستێک ئەم هەڵوێستە چۆن دەیبێنێ دەبووە زووتر بخشابایەوە کاتێ من لەگەڵ ئەو بڕیارەدام دائیمەن ئەگەر تۆ لە هەر شوێنێک کارت کرد دەسەڵاتت نەبوو پێویستە لەو شوێنە نەمێنی شوێنێکی خۆت بگەڕ بگەڕێ بە تایبەتی دادگای وەکو دادگای فیدراڵی هەردوو داحاکمە کوردەکەی ناو دادگای فیدراڵی دەسەڵاتی ڕاگررتنی بڕیارەکانی دادگای فیدرالیانە چونکە لەسەر ئەساسی زۆرینە و کەمینەیە زۆر باشە دکتۆر ئاراس عەبدوڵڵا چاودێری سیاسی گەلێکی سوپاس کۆتت گەلمەوەی زۆر سپاس بۆ بەڕێستان